بەیادی ئەو مامۆستایانەی کە لە سێدارە دراون، بەیادی فەرزادی کەمانگەر مامۆستای گەورەی کورد کە لە سێدارە درا. ئەم شیعرە زۆر بەوانیش دەخوات و ئەمەتان بۆ دەخوێنەوە بۆی کە ماندووش نەبنەوەندە باسی زمان و شتەمان کرد. ئەڵێ پاشەوەی کە خۆر هەڵدێ پرشنگ ئەخاتە سەردێ، خوێندەواران دێنە دەر ڕێی مەکتەب دەگرنە بەر. لە نێو کۆمەڵەی ماڵان بۆ خوێندنی منداڵان، ماڵێکی زۆر وێرانە کراوەتە قوتابخانە. کاکی مودیر بەیانی بەر لە خوێندەوارانی، ئەڕوات و لەو بەردەرگا ماوەیە هاتوو چۆ دەکا. ڕەوشتی کاکی مودیر لاوی ژیر و ڕۆشنبیر، لە نێو دڵی خەڵکی دێ بە جوانی گرتوویە جێ. یاری هەژارەکانە هیوای نەدارەکانە، لاوێکی چاک و ڕووخۆش کوردی وێژ و کوردی پۆش. بەڕاستی خەڵکی ئەوێ گیانیان بۆ مودیر ئەوێ، ماوەیەتر مەکتەبی دێ گەرم ئەبێ بە سرودێ. لە پەنجەرەی پتورکاو تیشکی خۆر ئەداتە ناو، مامۆستا وەکو جاران ئەڵێ بە خوێندەواران، وریا تۆ هەستە سەر پێ دەرسی پێشوم بۆ بڵێ. ئاوێنەی چی بێ وەک چی، تێ وێنەی چی پێ وەک چی. لە ئەلفەوە تاکو یێ هەرچی دەزانی بیڵێ، وریا بیرەکاتەوە وەڵامی ئەداتەوە. ئاوێنەی ئاوارە ئاواتی ئەو هەژارە، بێ وەکو برسێتی پێ وێنەی پێپەتی. تێ وەک تاڵی ژین تاریکی و تێکۆشین، کاتێ شتێ نازانێ بۆ منداڵان ئەڕوانێ. نون بە وێنەی نەدار هەیە بە چەشنی هەژار. کاکی مودیر هەڵدەستێ بەرامبەریان دەوەستێ، ئەڵێ بەسێتی ئیتر دەستکەینە باسێکی تر. هەتا من لە بیرم بێ ئەم وشانە ئەگوترێ، تاکەی دەرسی دڵتەنگی تاکەی دەرد و بێدەنگی. ئیتر لایان بین لە بیر ڕووکەینە ڕاو تەکبیر. منداڵەکان مات ئەبن دەرسی تازە گوێ دەگرن، بێدەنگی قوتابخانە پڕ دەبێ لەم وشانە. ئاوێنەی ئازادی ئاڵای ئاوات و شادی، بێ وەک بیرەوەر تێ وێنەی تێکۆشەر. سێ وەک سەربەستی سەر و سێداورە و سستی. منداڵ بە یەک دەنگەوە دەڵێن بە ئاهەنگەوە، خێ بە وێنەی خەبات خوێندن و خوێن و خەڵات. کاف وێنەی کوردستان کورد و کۆمەڵ و کوێستان. ماوەیە بەر لە نیوەڕۆ دوایی دێ دەرسی ئەمڕۆ. ئێوارە منداڵەکان لە نێو باخ و لەسەر بان دەرسی تازە دەخوێنن، بە خەڵکی ڕادەگەێنن. یێ وەکو یەکیەتی یەکگرتن و یارمەتی. ڕۆژی شەمەی داهاتوو ئەو دەرسەیان لەبەر بوو، بەڵام تاک و خۆراوە بەو گەرمای خۆرەتاوە. لە ڕێی شارا وەستا بوون چاوەڕێی مامۆستا بوون. تینی خۆر و خەمباوری پرسین و چاوەنواڕی،
مامۆستامان وا لەکوێ بۆچی نایەتەوە دێ پێشەوەی تاریک دابێ هەواڵێک کەوتە نێو دێ مامۆستای قوتابخانە کەوتووەتە بەندیخانە مامۆستای قوتابخانە کەوتووەتە بەندیخانە ماوەی هەفتەیە دەگوزەرێ نابێ لەوی خەبەرێ بەڵام خوێندەوارەکان هەر لە قوتابخانەدان دەنگی بەرزی دەرسی جوان ئەڕوا بەرەو ئاسمان بێ وێنەی بێگانە برین و بەندیخانە چاویان وا بەڕێگەوە مامۆستایان بێتەوە ڕۆژی هەوڵی زستان کە سەرما هاتە کوێستان کەسێ هەواڵێ دێنێ دڵی دێ ئەلەرزێنێ چەند لاوێکی ڕۆشنبیر بە هاوڕێی کاوکی مودیر ئەو ڕۆژە تاریک و ڕوون لە سێدارە درابوون ئیتر ئەو منداڵانە جێدێڵن قوتابخانە کاتێ ئەڕۆن بە دڵتەنگ چاو بە فرمێسک و بێدەنگ خوێندەوارێ کش و مات سەرنجی دیوار ئەدات فرمێسکی پڕ لە گرێ دێت و بەرچاوی دەگرێ لەبان تەختەی سەر دیوار خەتێ مابوو یادگار دڵی نەدەهات کەسێ شتی لەسەر بنووسێ یێ وەکو یەکیەتی یەکگرتن و یارمەتی ئاوێنەی ئازادی ئاڵای ئاوات و شادی